بەردەوام هەوڵی سەرۆکایەتی بۆ ئەوە بووە کە وەلایەنەکان لێک نزیک بکرێنەوە و زەمینەیەکی لە بۆر بڕەخسێت بۆ ئەوەی کە بە لێگەیشتن چارەسەری سەرجەم پرسەکان بکرێت و بەڵێ سەرۆکایەتی هەرێمی کوردستان بەردەوام دەبێت لەو نەهجەی خۆی. پرسی هەڵبژاردن پرسێکی ئێستا بووەتە سیاسی لە نێوان لایەنە سیاسیەکاندا و پرسەکە ئێستا لە پەرلەمانی کوردستانە فراکسیۆنەکان بەردەوامن لە پەیوەندیان و سەرۆکایەتی هەرێم لە نزیکەوە چاودێری دەکات و هەموو هەوڵێکی خۆشی دەخاتە گەر بۆ ئەوەی کەەوە بتوانێت ڕۆڵێکی هاریکار ببینێت لە یەکتری نزیکردنەوەی لایەنەکان و بەڵێ لەو ڕۆڵەش بەردەوام دەبین و ئەوەی کە گرنگە تێدا هەمووان کوکن لەسەر ئەوەی کە دەبێ هەڵبژاردن لە کاتی خۆیدا ئەنجام بدرێت و ئەو پرۆسەیە پاشەکشەی لێ نەکرێت لە کوردستان ئەوە تەوەری گرنگە بە نسبەتی ئێمە بە نسبەتی سەرۆکایەتی هەرێمی کوردستانەوە باقی تەفاسیلی تر لەسەر چی ڕێک دەکەون لەسەر شێوازی هەڵبژاردن لەسەر کۆمیسیۆن لەسەر هەر بابەتێکی تر ئەمە پرسی بینی لایەنەکان ئەو دوجار هەر دەبێ بگەن ئەنجام هەوڵەکان بەردەوامن بەڵام هیچ کاتێک دیاری نەکراوەتە ئێستا.